بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آت أنفسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. اللهم إننا نعوذ بك من علم لا ينفع ومن قلب لا يخشع ومن نفس لا تشبع ومن دعوة لا يستجاب لها ويرد. بەڕێزان و خۆشەویستان لە وانەی پێشوو باسی تەفسیری ئاەتی ژمارەیە کە تا هەشتمان کرد کە لە سەرەتای سوورەتی کەهف خوای گەورە سوبحانەهو وتەعالە دوای ئەوەی حەمد و شکر و سوپاسی خۆی کرد لەسەر دابەزینی قورئانی پیرۆز کە ئەو قورئانی کەوا هیچ خوار و خێچی و ناڕێچێکی تێدا نییە بەڵکو ڕاست و ڕەوان و ڕێکە بێکەم و کورتی و عەیبە. ئەو قورئانەکەوە بۆ ئەوەی دابەزێنراوە کەوا هەڕەشەبی لۆسەر دڵی ئەو کەسانی کە کافر و بێباوەڕن و هەروەها موژێنی بەخشە لۆ ئیماندارانی ڕاستەقینە بە پاداشتێکی نەبڕاو و هەتاهەتایی. وەخوای گەورە هەڕەشە دەکات لەو قورئانە لۆ هەموو ئەو کەسانەی کەوا شەریک و هاوبەشی و منداڵ دەدەنە پاڵ خوای گەورە کە ئەو شرکەیان هیچ بەڵگەیەکیان نییە، هەتەنها قسەیەکە لە دەویان دەردەچی کە قسەیەکی زۆر گەورەیە کە بەڕاستی خوای خۆیان لە خۆیان تووڕە دەکەن و لە دواییدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە دڵنەوایی پێغەمبەری خوا دەداتەوە پێی دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر غەمباری وا نزیکە خۆت لەناو ببەی، خۆت بفەوتێنی لەسەر ئەو هەموو کردارە خراپەی ئەو مشریکانە. ئەی پێغەمبەری خوا خەم مەخۆ، بزانە ڕۆژێک دادێ ئەو زەویەمان کە ئێمە ڕازانتەوە بۆ تاقیکردنەوەی مرۆڤەکانە کە کام ئینسانێک باشترین بە دڵسۆزانەترین لەسەر ڕێباز و ڕێگای پێغەمبەر صلی الله علیه وسلم کردەوەی چاک دەکا و ڕۆژێک دادێ ئەو زەویە دەبێتە زەویەکی لووس، هیچ شتێکی لەسەر ڕووی نامینێ، هیچ پەناگەیەک نییە، هیچ ڕێگە چارەیەک نییە جگە لە ڕەحمەتی خوا. لۆیە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەمیان لێ مەخۆ، ئەو ڕۆژە چاوەڕوانی ئەو جۆرە کەسانە دەکات. بە کورت و پوختی تەفسیری ئاەتەکانمان بەو شێوەیە کرد. ئێستاش دێی سوود و پەندەکانی ئەو چەند ئاەتە پیرۆزە باز دەکەین. خاڵی یەکەم گەورەترین نیعمەت و ڕەحمەتی خوای گەورە پەیامی خودای گەورەیە بۆ مرۆڤ و مرۆڤایەتی، یعنی یەکێ لەو نیعمەتانەی کە خوای گەورە لەگەڵ عەبد و بەندەکانی خۆی کردووەتیە ئەوەیە خوای گەورە ئەو قورئانەی دابەزاندووە و پێغەمبەرانی ناردووە، بۆیە خودای گەورە ڕێنماییمان دەکات بۆ سوپاسکردنی ئەو نیعمەتە گەورەی خۆی کە خوای گەورە دەفەرمێ ئەلحەمدولله، ئەوە ئاماژەیە بۆ ئێمەی عەبد و بەندە حەز بە گەورەی ئەو نیعمەتە بکەین. نیعمەتی قورئان چەند نیعمەتێکی گەورەیە، نیعمەتی پێغەمبەران چەند نیعمەتێکی گەورەیە کە بەڕاستی ئینسان دەبی لە ژێرسێبەری ئەو نیعمەت و ڕەحمەتەی خوا دەحەسێتەوە، ژیانێکی پڕ لە خۆشگوزەرانی بەسەر دەبا. خاڵی دووەم لەو سوود و پەندانەی لەو چەند ئاەتە گەورەترین پلەپایی مرۆڤ، گەورەترین پلەپایی خودای گەورە بۆ مرۆڤ کە دایناوە بەندایەتیە، یعنی عەبدایەتی گەورەترین پلەپایەیە کە خوای گەورە دەیداتە عەبد و بەندەکانی خۆی. لۆیە گەورەترینی هەموو مەخلوقات، گەورەی هەموو پێغەمبەران، سەید الئەنبیاء والرسل کە محەممەد المستەفایە، خوای گەورە وەصفی دەکە بە عەبد. و خوای گەورە کاتێک کە بەرزی دەکاتەوە بۆ ئاسمانەکان سبحان الذي أسرى بعبده دیسان، کاتێک کە وەحی پێدەدا فأوحى إلى عبده ما أوحى، لە هەموو پلە و مەقامەکان ئەی محەممەد هەر عەبدی، عەبدایەتی چکە گەورەترین پلەپایە و مەرتەبەیە لە بۆ ئینسانەکان. خاڵی سێم سوود و پەندی سێم قورئانی پیرۆز دوورە لە هەموو کەم و کوڕی و ناڕێکیەک
تەواوترین و تۆکمەترین پرۆگرام و دەستور و وشەیە. قورئانی پیرۆز هیچ هەڵەیەکی تێدا نییە، هیچ ناڕێچێکی تێدا نییە، بەڕاستی یاسا و دەستورێکی خواییە لەوەی کەوا مرۆڤەکان ژیانیان پێ بەدەسەر. کە دەڵێن قورئان ناڕێکی تێدا نییە، واتە کە وشەکان ئەگەر زاناترین و زمانزانترین عەرەب بینی ناتوانی یەک هەڵە لە قورئان ببینیتەوە، بەڵکو جێگای سەر سوڕمانیە لە هەموو ڕوانگەکانی زمانەوانی ئەو قورئانە پڕیەتی لە شتی سەیر و سەمەڕەی عەجایب کە بوویتە بنەما و بناغە و سەرچاوەی زمانی عەرەبی. بۆیە زمانی عەرەبی دەوڵەمەندە، چونکە قورئان دەوڵەمەندی کردیە، ئەو قورئانە وای کردیە ئەو زمانی عەرەبی ئەوەندە دەوڵەمەند بی، ئەوەندە زمانێکی کراوە بی کە دەڵێن دووەمین زمانی دنیاە، یاخود ئەو پەڕی و کە دەڵێن سێمین زوبانە لەسەر ڕووی زەوی کەوا لە فراوانی لە ئەوەی کەوا مرادیفات و شتی گەلک زۆرە. خاڵی چارەم لەو سوود و پەندانەی کە وەردەگرن لەو ئاەتانە، قورئانی پیرۆز بە دوو باڵی ڕەنجین مرۆڤ هەڵدەرێ بەرەو بەرزی و پایەی بڵند ئەویش ترساندن لۆ ئەو کەسەی گونەعبارە، لۆ ئەو کەسەی کافر و بێباوەڕە، و مژگێری پێدان لۆ ئەو کەسانی چاکەکارن. لۆیە هەمیشە دەبی داعی و بانگەواز بانگخواز بەو دوو باڵە خەڵک هەڵبرێن، نابی هەمیشە و بەردەوام عینەگەشی ڕەش لە چاو بکە تەنها دنیا بە ڕەش ببینیتن، کورە بڵێ دنیا وێران بوو، خراپ بوو، پیا و چاچی تێدا نما، خەڵک هەموو لە بۆ جەهەنەمێ. نا، ئەوە غەڵەتە. بەڵێ جەهەنەم لە بۆچەیە هەیە، بەڵام لۆ چێیە؟ لۆ کافرە، لۆ بێباوەڕە، لۆ خەڵکی خراپە. ئەدی ئەو خەڵکەی ئەهلی جومعە و جەماعەیە، ئەدی ئەو خەڵکەی دیندارە، ئەدی ئەو کەسانی کە ڕێی خۆیان گرتیە، ئەگەر تو هەمووی بە پێکەوە باز بکەی ئەدی کا ڕەحمەتی خوا. لۆیە ئینسان دەبی باسی جەهەنەم کرا باسی بەهەشتیش بکەی، باسی ڕەحمەتی خوا کرا باسی ئینتیقام بکەی. هەر خوای گەورە خۆی دەفرن وئینەه لەشەدید العیقاب وئینەه لەغەفور ڕەحیم. خوای گەورە شەدید العیقابە لۆ کافر و بێباوەڕان، وغەفور ڕەحیمە لۆ چێ؟ لۆ کەسانی ئیمانداری خواناس. خوای گەورە دەفەرمێ نەبی عیبادی ئەنی ئەنە الغەفور الڕەحیم. ئەی پێغەمبەری خوا، هەواڵ بدە بە بەندەکانی من ئەمن خودایەکی لێبوردە و خاوەنی ڕەحم و سۆز و میهرەبانی گەلک زۆرم، وأن عذابي هو العذاب الأليم. وبيشيان رابقينا عذابي من زور بإيشوجانا لو كسي قنعبار لو كسي كافر. كواتا إنسان براستي دبي هاو سنجي رابقري لبيني ترغيب هانداني خلق وترهيب ترساندني خلق. خالي اشتر كدكا خالي بينزم لو سودو بندانا پاداشتی خوای گەورە بۆ بڕواردار بەهەشتی نەبڕاو یەکجاریە کە خوای گەورە ئەو ناز و نیعمەتەی دا بە عەبد و بەندەی خۆی کە دەفەرمێ هەتا هەتایی لەو بەهەشتە دەمێننەوە. خاڵی شەشەم شرک و بڕیاردانی منداڵ و کوڕ و کچ بۆ خودای گەورە، هەڵگرانی ئەو بیر و بۆ چوونە هەرگیز خودای گەورە لێیان خۆش نابێت و ناچنە بەهەشت. شرک یەکێکە لە گوناهە هەرە گەورەکان بە هیچ شێوەیەک هەر کەسێک بەڕاستی شەریک لە خوای گەورە بڕیار بدا ناچێتە بەهەشت. خاڵی هەفتەم شرک و کوفر هیچ بەڵگەیەکی لەسەر نییە، بێ بنەما و بناغەیە، بەڵکو لەسەر درۆ و هەڵبەستە دامەزراوە. خاڵی هەشتەم بانگخواز پێویستە خەمخۆری خەڵک بێت، خەمخۆریەکەی هانی بدات بۆ کارکردن و نەوەستان، نەوەک خەمپ و خەم و پەژارەکەی چۆچی پێدا بدات و بێهێز و لاوازی بکە. ئەم زانە ئینسانی داعی نابی والله کاکا من لە خەمە تاو بێزار بووم، والله من هیچ ئومێدم بەو خەڵکەی نما لە خۆم لە ماری خۆمدا دەنیشم کورە خەرک چی لێ دێ باب بێ. نا، ئەوە خوای گەورە بەوەی ڕازی نییە. خوای گەورە دڵی پێغەمبەر دەداتەوە، ئەتو دەتوێ خۆت لە ناو بەی پەیامت هەیە ئەی محەممەد نابی لە خەمان لە داخە وا لێ بێتن شنگ و تااقەتن نەمینێ، بەڵێ بێتاقەت دەبین بە بێدینی بە کوفر بە شیرک بەشتی خراپ، بەڵام نابی چۆکت پێدا بدە لە مقابلی خراپە. دەبی هەڵمەتت هەبی، دەبی هیممەتت هەبی، دەبی خۆڕاگر بی لەسەر چۆچی خۆت ڕابوەستی وەکو شێر لە بەرامبەر هەموو دڕندە و خراپەکاریە کە هەیە. ئەگەر ئەتو گۆڕەپان چۆل بکەی لە بۆ خەڵکێک واللهی ئەو دنیاە دەبێتە جەنگەڵستان.
ئەو دنیاە دەبێتە کوفرستان لۆیە نابی داعیەکان باخوازەکان دەبی زۆر گەشببینانە داع و بانگەوازی بکەن. خاڵی نۆیەم دنیا و جوانی و خۆشیەکانی دنیا و هەموو ئەو جوانیە کە خوای گەورە لەسەر دنیا داینایە و هەموو خۆشیەکانی دنیا بۆ تاقیکردنەوەی مرۆڤەکانە. بۆ مسلمان ئەو ناز و نیعمەت و خۆشی دنیا مایە و هۆکاری پاداشتی دوا ڕۆژە. کاتێک کە خوا ماڵت دەداتێ بەو ماڵە خزمەتی دینی خوا دەکەی، بەو ماڵە عیبادەت دەکەی، بەو ماڵە هاوکاری خەڵک دەکەی. کاتێک کە خوای گەورە ناز و نیعمەتی لەگە کردی، هەر ناز و نیعمەتەکی سەڕووی زەوی هاتوو بەکاری دەینی لە عیبادەتی خوا، ئەوەش ئەجر و پاداشتە. بەڵام بۆ کافر و مشریکەکان مایە و هۆکاری ناخۆشی و بێزاری و لە دنیا ئەو پڕی بەدبەختی و ماڵوێرانی و ڕویان تێدەکات. ماڵەکەیان لە بۆیان دەبێتە ناخۆشی، زەحمەتی، دەرد و بەڵا و لە ڕۆژی قیامەت شوێنیان دۆزەخە خوا پەنامەمدا. خاڵی کۆتایی لەو سوود و پەندانە ئەو دنیایی کە مرۆڤ پێی دەنازی لاف و گەزافی پێ لێ دەدات ڕۆژێک دادێت نەخۆی ئەو مرۆڤە نە ئەوەی لەسەر پشتی ئەو زەویەیە هیچی نامینێت، هەمووی لە ناو دەچێت. ئەوەی دەمینێتەوە تەنها ئەو پاداشتانەیە کە لەسەر ئەو دنیاە بەدەستت هینە. ئەوەی کەوا لە دنیا ڕەوانت کردیا لۆ قیامەتێ تەنها ئەوە دەمینێتەوە. كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. ڕوونکردنەوە خاڵی یەکەم گەورەی وشەی الحەمدولله بەڕێزان گەورەترین ذکر کە خوای گەورە داینابی ذکری الحەمدوللهە. لۆیە الحەمدولله ئەو ذکرەیە کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە فەرمودەیەک دەفەرموێ الحمد لله وسبحان الله تملأان الميزان. وشيء الحمد لله لقى سبحان الله ميزاني حسنات إنسان بردكنا سبحان الله لفرموديك دفرمي تملأ ما بين السماء والأرض. وشيء الحمد لله لقى سبحان الله بقدراي بين أرض وآسمان تنفراوانا بقدراي أون دا بردكن لا أدرو باداشت أون دا قوريا لكن خواهي قولا لوية بيغنبري خواه دفرمي صلى الله عليه وسلم دفرمي كلمتان خفيفتان على اللسان دو شيء زور سوكا لسزبان خفيفة حبيبتان إلى الرحمن زور خوشويست للاي خواهي قولا ثقيلتان في الميزان زور قرص لس ميزان حسنات سبحان الله وبحمده سبحان الله العظيم. قال قوري كلمة وبحمده لو إخوة يقول أمر ببيغمبري إخوة كذا فرمي وقول الحمد لله أي بيغمبري إخوة بلي الحمد لله بزانا كواته والشيء الحمد لله ذكرة زور قوريا لو يا إخوة يقول سبحانه وتعالى دابزيني قرآن كقورة النعمة بقى الحمد لله سباسي فيرمان دك كيما سباسي أو نعمتي إخوة يقول بكي كواته والشيء الحمد لله بيوستا إنسان لكاتي هم نعمتك كخواله قلب دك نانا شي دخوي الحمد لله لسبكي آو شي دخوي الحمد لله لسبكي دزاني باداشتكي تندا بيغمبر ده فرمي صلى الله عليه وسلم إن الله تعالى لا يرضى عن العبد خواي قورا رازي دبي لعبدكي خوي إذا أكلة فحمد الله تعالى كاتك خوار نتي خوات لقمنا نتي خوات حمدي خوي لسبكا وإذا شرب شربة فحمد الله تعالى وكاتي فرآوش لأخواته الحمد لله لسبكا خوي قول الرزامندي خوي بقسمتي وعبدي لك لو أهلي بهشت كاتك داخلي بهشت دبن دزان تسلرين دلين الحمد لله الذي أذهب عنا الحزن إن ربنا لغفور شكور بزانا أو الحمد لله يا الحمد لله حسانويا الحمد لله لسهموا أو نازو نعمتاني كخوا كرديتي ليه وشيء الحمد لله ذكرتي زوزور قوريا كإنسان براستي بيكا هر نعمتك خالي دوام وكرون كرنوا هر نعمتك بس شوازة تايبت سفاسي دكري نعمتي قرآن كوي إما سفاسي نعمتي قرآن كين قرآن هر أون ديا ببيروزي دابني لناو بروكتي كسك جوان لولي بدي لسر
دەلاقی مزگەفتەکان لەسەر ڕەفەکان دام بدرێت تۆزی لەسەر بنیشێ قورآن هەر ئەوەندەیە زۆر بە گەورەی دابنێ ناوە بینی ماچە کوێی بەسەری خۆتی دابدەی ئەوە حەقی قورآن نییە شکری ئەو نیعمەتەی قورآن یەکەمین شت بەوەیە خۆتی فێر بکەی خەیڕکم من تعلم القرآن وعلمه باشترین کەس بە کە خۆت فێری قورآن بکەی وجە خەڵکی فێر بکەی لە دواییدا ئەوجا ئەو قورآنە خۆتی لێ شارەزا بکەی خۆتی لێ شارەزا بکەی مافی بدەیت حەقی بدەیت ئەوەی کەوا بە شێوەیەکی زۆر جوان ڕەوان بە ئەحکامی تەجوید وەکو چۆن پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەو قورآنی خوێنتەوە ئەوە بخینەوە و هەروەها پشتی تێ نەکەی و ئەو قورآنە پیرۆزە عەمەلی پێ بکەی ئەوە سوپاسکردنی ئەو نیعمەتەی خوای گەورەیە لۆیە خوای گەورە کە دەفەرمێ الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته ئەوانەی کە کتابمان پێدان بەڕاستی ئەوانە بەختەوەری دنیا و قیامەتن کەوا يتلونه حق تلاوته وەکو شایستەی خۆی بێ ئەو قورآنە بەو شێوەی بیخوێندەوە خاڵی سێم گرنگترین و گەورەترین و پیرۆزترین شت عەقیدەی پاک و تەواوە یەکتاپەرستی خوای گەورەیە لۆیە خوای گەورە ئەمر بە پێغەمبەر دەکا صلى الله عليه وسلم پێی دەفەرمێ فاعلم أنه لا إله إلا الله ئەی پێغەمبەری خوا بە عیلم و زانست و زانیاریەوە بزانە هیچ خودایەک نییە شایستەی پەرستن بی هیچ خودایەک نییە پاک بی بەری بی لە هەموو صفاتێکی کەم و کوری إلا الله جگە لە ذاتی الله هەر ئەو شایستەی پەرستە هەر ئەو خوایەکی بەرز و باڵایە هەر ئەو بە دوورە لە هەموو صفاتێکی کەم و کوڕی خاڵی چوارەم ڕوونکردنەوەی چوارەم سەبارەت بە شرک چییە شرک بریتە لە بڕیاردان دانەپاڵی خوای گەورە لە هەر صفەتێک کە نەلایقە لە بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالە کەوا لە صفاتی خوایەتی خوای دابڕنی ئەوە بەڕاستی دەبێتە شرک ئەوە یان هەر عیبادەتێک ئەنجام بدەیت لە بۆ جگە لە خوای گەورە ئەوە دەبێتە شرک دوو جۆری هەیە دوو جۆری سەرەکی هەیە الشرك الأكبر الشرك الأصغر شرکی گەورە کە بریتە لەوەی کەسێک پێی وابی ئەو دنیاە کەسێکتر خەلقی کردیە یان بەبێ خالیقەک دروست بووە وەکو ئەوانەی قەدیم دەیانگو دنیا بە سوتفە دروست بووە ئەلۆ خۆی دروست بووە تەواو ئینسان بە سوتفە دروست بووە ئەوە شرکە سوتفەی دەکاتە خوا سوتفەتیە کاکە وەرە وصفی سوتفەم لۆ بکە وانیا کەواتە لۆیە یان کەسێک پێی وابی خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە بەڕێوەبردننی ئەو کەون و کائیناتە کەسێک هەیە هاوشێوەی خوا بەڕێوەی دەبا ئەوە شرکە شرکی ڕوبوبیە و هەروەها شەریک پەیداکردنی خوای گەورە لە چی لە پەرستنی ئەو پەرستانەی شایستەی خوایە کە خوای گەورە لەو خۆی داناوە ئەنجام بدرێت لە بۆ غەیری خوا ئەوە شەریک دانانە لە بۆ خوای گەورە پەنامان بدا دەبێ ئینسان خۆی لێ بپارێزی وەکو سەجدە وەکو ڕکوع ئەوانە عیبادەتی خاصن لە بۆ خوا وەکو نەزر وەکو حەیوان سەربڕین ئەوانە عیبادەتانێکن تەنها دەبی لە بۆ خوای گەورە ئەنجام بدەن پاڕانەوە دەبی ئیلا ئینسان لە خوا بپارێتەوە و هەروەها ئەوە شرکی گەورەن ئینسان دەبی خۆی لێ بپارێزی و شرکی بچووکمان هەیە ئەوانیش شرکی گەورە وەکو پەرستنی هەر شتێک گوتمان لە بۆ خوای گەورە ئەوجا ئەو پەرستنە وەکو ڕکوع ئەگەر کەسێک بە نیەتی تەعظیم لە بۆ کەسێک خۆی چەماندەوە خۆی داهێناوە بە نیەتی تەعظیم بی ئەوە شرکە سوبحان الله چونکە ڕکوع ئیلا لە خوای گەورە ئەنجام دەدرێت لێیە ئەو کۆمەڵە سەحابەی کە لە حەبەشەی گەڕانەوە هەندێکیان وتیان یا ڕەسوڵ الله خەرچی حەبەشەی لە بۆ گەورەکانی خۆیان دادەچەماندەوە ئایا ئێمە وا بکەین پێغەمبەر فەرمووی نەخێر دروست نییە سەجدە بردن لە بۆ غەیری خوا شرکە دوعا لە بۆ غەیری خوا شرکە لۆیە بزانە ئین الذین یستەکبرون عن عیبادەتی ئەوانەی لوتبەرزی دەکەن لە پەرستنی من واتە لە پاڕانەوە لە من سەیەدخولونە جەهەنەمە داخلین دەخرێنە ناو جەهەنەم بە سەرشۆڕی بە زەلیلی بە ڕوسوایی لۆیە ئەو عیبادەتانە خاصە بە خوای گەورە نەزرکردن و حەیوان سەربڕین
فصل لربك وانحر. فصل لربك وانحر. كون نوێژەکە لە بۆ خوایە، حیوان سەربڕینیش هەر دەبی لە بۆ خوابی، نابی لە بۆ تەعظیمی کەسێشتر بێ. ئەوە دەبێتێتە خانەی شرک. ئینسان دەبی خۆی پارێزیەوە شرکی گەورەن. ئەدی شرکی بچووک، شرکی بچووک بریتە لەوەی کەوا کەسێک سوێن بە جگە لە خوای گەورە بخوا. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من حلف بغير الله فقد أشرك. هەر کەسێک سوێن بە غەیری خوا بخوا فقد أشرك، ئەوە شەریکی لە خوا بڕیارداوە. زانایان دەڵێن کەسێک مسلمانە ئیمانی بەخوا هەیە، دەزانی کەس لە خوای گەورەتر نییە، بەڵام بەهاڵا بەنەزانی سوێن بە غەیری خوای بخوا شەریکە لۆ خوا، بەڵام شرکی ئەزغەڕە. یعنی تۆبەی لێ بکە، ئیستیغفار بکە، بە هەتاتایی ناچێتە ناو ئاگدزانم، بەڵام گوناهبار دەبیتن. یەکێشتر لە شرکی ئەزغار ئەوەیە کەوا ڕیابازی کردن. فويل للمصلين، ويل عذابی زۆر سەخت لۆ نوێژ خوێنان، الذين هم عن صلاتهم ساهون، ئەوانەی تەمبەڵی و سستی و خاوی دەکەن لە نوێژکردنەکانیان، نوێژەکانیان بە تەواوەتی لە شوێنی خۆ لە کاتی خۆی ناکەن. الذين هم يراؤون، ئەوانەی کەوا ڕیابازن. وەکو خوای گورە باسی منافقەکان دەکا، يراؤون الناس، لە عیبادەتەکانیان لە کردەوەکانیان خۆیان بە خەڵکی نیشان دەدا، ڕیابازیان دەکرد. لۆیە ئەوەش شرکە. لۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من عمل عملا، هەر کەسێک کردارێک بکە، ئەشرەکە فیه معی، لەو عملە لەو کردارە یەک شتێکی کەسی بەبەستی کەسێک کەشی لەگەرە بکردە شەریک، تەرەکته وشرکە، ئەو ئینسانە خۆشی ئیهمال دەکەم، عملەکەی لێ قبول ناکەم، و شرکەکەشی نایوێ، واتە عملەکەشی قبول نییە، خوا پەنامەمدا. هەروەکو مەسەلەن لۆ نمونە کەسێک بڵێ وەڵا بە ئەستێرەی فران بارانباری، ئەستێرەی فران کاریگەری بوو، ئەوەش بەڕاستی جۆرەکە لە جۆرەکانی شرک کە کەسێک قەنەعەتی وابی ئەو ئەستێرەیە یان فرانە با هۆکاری ئەوی بارانباری هیچ باسی خوای گەورە نەکا. لۆیە پێغەمبەری خوا جارێکیان لەکە کۆمەڵێک لە سەحابەکان لە غەزایەکی بوون، شەوەکەی باران باری، هەندێک لە سەحابەکان وتیان موتیر نابینە و ئیکەدا، ئێمە بارانمان لۆ باری بەهۆی فرانە ئەستێرەوە. پێغەمبەری خوا کە بەیانی داهات فەرمووی ئەصبح منکم مؤمن وکافر، هەندێک لە ئێوە ئەی سەحابەکان بە ئیمانداریمانەوە هەندێک شتان کافر بوون. لێرە کافر مەقسەدی ئەوە نییە کافری مطلق، یعنی کوفری ئەزغەر، خۆی گوناهبار کرد. پێغەمبەر فەرمووی ئەوەی گوتی بارانمان لۆ باری بە فەزلی خوای، بە بەخششی خوای، لە ڕەحمەتێک و لە خواوە، ئەوە ئیماندارە بە من. و ئەوانەی گوتیان موتیر نابینە و ئیکەدا بەهۆی ئەستێرەی فرانەوە فەکافرون بی، ئەوانە کافر دەبن. کەواتە لۆیە ئینسان دەبی، بەڵام کوفری ئەزغەرە، شرکی ئەزغەرە دەبی ئینسان خۆی لێ بپارێزی. و هەروەها شرک یەکێکە لە گوناهە هەرە گەورەکان، وەکو پێغەمبەری خوا لە فەرمودەیەک دەفەرمێ صلى الله عليه وسلم، دەفەرمێ ئەلا ئونەبئکم بئەکبەری الکەبائر، ئەرێ ئاگادارتان بکەم و بە گەورەترینی هەرە گوناهە گەورەکان. قالوا بەلێ یا رسول الله، وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا فەرمووی الشرك، یەکەم فەرمی الئیشراک بالله، شەریک پەیداکردن لە بۆ خوای گەورە، وعقوق الوالدین، و ئەشکەنجە و ئازاردانی دایک و باوک. اینجا پێغەمبەری خوا فەرمووی صلى الله عليه وسلم وقول الزور، بوختان کردن و شایدی بە ناحەق، بەڕاستی ئەوانە لە گوناهە هەرە گەورەکانن. شرک ئەو گوناحەیە بە هیچ شێوازێک، بە هیچ نەوعەک خوای گەورە لە خاوەنەکەی خۆش نابی. خوای گەورە دەفەرمێ سبحانه وتعالى إن الله لا يغفر أن يشرك به، هەرگیز خوای گەورە خۆش نابی لەو کەسانێک کە شەریکیان لە خوای گەورە بڕیاردایە. ويغفر ما دون ذلك لمن يشاء، ئەوانەی گوناهەکانی تری غەیری شرک خوای گەورە لێیان خۆش دەبیتن، ئەوەی کە ویست و مەبەستی بیتن. ومن يشرك بالله، هەر کەسێک شەریک لە خوای گەورە بڕیاردابی فقد افترى إثما عظيما، بەڕاستی بوختان و درۆیەکی زۆر زۆر گەورەی ئەنجام داوە. بەو شێوەیە هاتینە کۆتایی وانەی دووەم لە دەربارەی ئەو کۆمەڵە ئاەتەی کە باسمان کرد. ومێدەوارین خوای گەورە دین و ئیمانمان محفوظ بکە، خوای گەورە عاقبەت خێرمان بکە، خوای گەورە
بە بەهشتی پان و بەرینی خۆی شادمان بکە، خوای گەورە بیکاتە توێشووی قیامەتمان، خوای گەورە بە ئیخلاسەوە ئەوەی وتمان و کردمان لێمان قبول بکە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين.